يعني هەموو شتێک دەی کاکایی هاوار ئەو بەلاش دەڕوا لەوانەیە هەزاران مار ئەو دەور هەفتەی ئیسفادەی کردووی. لە دوای ئەوەی پرۆژەی ئاوی فریاگوزاری گەیشتۆتە گوندی باغلومنارە کێشەی کەم ئاویان نەماوە، بەڵام کێشەیەکی تریان هەیە ئەویش نەبوونی تەنفیزە بە بیری گوندەکەیان یاخود بیری گەڕەکەکەیان کەوا دەکات ئاوێکی زۆر لەسەر شەقامەکاندا بڕوە. بۆ ئەمە بەستە دەمەوێت ئەم دانیشتوانی ئێرە وەربگرم ماوەی چەندە و کێشەیەتان هەیە؟ خۆراهماوەی 5-6 ڕۆژێکی دەوی سەرەتا بە خێراتنتان دەکەین و دەستخۆشی لە حکوومەتی دەکەین ئەو پرۆژەی ئەوە کردە بەڕاستی ئاوەش چاکە بەستی ئێستایەک کێشەمان هەیە ئەو ئاوە لێرە زیاد دەکا دەستۆنا ئەو تانچی لەو تانچێ و ئاوە دەڕژێ بەو کورانی وەردەبی دەڕواتن یعنی حکوومەت بێبەست لێکوانە خەفیزەکە لێ بداتن ئەو دوو بۆ ڕێتێکەرا کاتۆی ئەو بەشەی هیچ کێشیان نامێنێ هەردوو بەش ئاویان دێ ئاوەکە زیادە لێ لەو تانچێ پڕ دەبی دەڕوات چونکە ئێستا هەولێر تەماشاکە هەر ئەو بەری سەتی وا لەبێ ئاوی و هەفتەکە ئاویان نەهاتیە یعنی خەرکەشکە منتیخەشکە استیفادە لێ دەکات یعنی ئەوەی ئەنگۆ ئێوە داوای دەکەن ینی پێتان ناخۆش هەم ئاوا دەڕوا بەری خەرک بێ ئاوە ئاوی نییە خەرک دەکڕی بەس لەک نەمەژاو ئاوە زیادە دەڕوا ئەمە دەعا دەکەین بەس بێتن لێکوانە ئەو بۆ ڕێتێکەراو دەکاتەوە ئەو ئاوە کێشەکەی چارەسەر دەبێت هیچ کێشەش نامێنێت ئەوە چەند ڕۆژەکە ئەو لە هەم پەیزەکی بڵاو کراوە بەڕاستی کەس نهاتیە دایری ئاوی ئاگادار کرایەوە کەس نهاتی ئەو کێشەی چارەسەر بکاتن ینی ئەگەر قەفیزێک لەم بۆ ڕێ بدەن کێشەکە چارەسەر هیچ کێشەش نامێنێ هەردوو لە ئاوەکەی لۆ دەچێت و ئاوە زیادەش ناڕوە منتیقەشکە گوندشکە استیفادەی لێ دەکاتن لەو ئاوی دەستخۆش بی ئەمامەجان هەموو ڕۆژ دەبینی ئەم ئاوە لەسەر شەقامەکە دورانی لە ڕووی وجدانیەوە حەزت بە نامورتایی دەکەی ئەز دەکەی ئەز ناکەیەوە ئەم ئاوە بە قورآن بیلفعل خۆی بەلاژ نەکەوترادرێ ئاو ئاوەدانی ئەنێک ئاو نەبی ئاوەدانیش نابی ینی بەڕاستی زۆرمان پێ ناخۆشە ئەوە کە بەلاش دەڕۆ بە فیڕۆ ئەوەی هەواتمە ئەوە بکات دانیشتوێرە نیوەی بێئاو بوو ئێستا لە خۆی بەزادی ئاوی ئیفرازاتیە و زۆر سپاسی حکوومەتی دەکەین بەزەندە شێ گوناعیان بەڕاستی و ئەوە لەو گۆڕی دەڕوە کە لایەن پەیوەنددار ژاگەدار کرێتەوە کە ئەو ئاوە بە فیڕۆ نەڕوە بەس نازانم لەها بێخەم ینی جارێک دوو سیان کاگەدار کرێ مەفروزە بێ ئەو ئاوە چاکە بەڕاستی ینی شتێکی باشەوە ئاوە عنیەگا و بەس مع الأسف ینی ئاوە چەند ڕۆژەکە و هەیە کە نایەن چاکەنەوە ینی بەڕاستی بمان ناخۆشە کاک محەممەد و کاک ئەوە نازم قسەکانیان جوانە بەس بەنسبەتەوە یەک تەوافەی تێبراکەم تەوافق لەوانەیە ناگاتەوە ڕقەچی ینی ئیشی 10 دقە چارێگەچیە ئەگەر عرزەکەشان ناکۆر یەک تەوافەی بینن تەوافەکە لە ناو تانچی دەبەستریم لە مستەوایەک ڕاتۆستی هەموو مارەکە پڕ بە تێری ئایلۆ دەچی ینی ئەوە عەفتەکە و ئاوە دەڕژێ لە هاوار لە هەم کەسەکی دەکەین یعنی هەموو شتێک دەی کاکایی هاوار ئەوە بەلاش دەڕوا لەوانەیە هەزاران مار ئەو دەور هەفتەی ئیسفادەی کردووی یاخەدوو ئینجا ئاو بە فولی دەڕۆ براکە ئەخە لەو حکومەت لۆ تەوافەکی دێت نایەتە دێتە خەڵکەکە بڕۆ تەوافەی بەسەر چاوان تەوافەی دەبەستین ئەمە ئامادەینە بەس بابی یەک تەوافەمان لۆ ئەو تانچێ ببەستی ئەمە مەمنونینە ئەگە هەیەک پشکە ئاو ڕژە خۆمانە سزای وەگرین ئێستاش تەماشا دەکەین هەفتەك زۆرە گونا و ئاوە تەڕوا کەس ئیسفادەی لێ ناکە تەنها دەستە ناو زێرابەکان ناو ئاوە پیسەکەی ئەخەلۆ ینی ئەمە هەموو بدام و دەستگایەکمان تێکە دەبە دایری بە شارەواری بە ئەو ئاوەڕێکان یعنی ئەو ئەوڕ ناتە سەخت ئایا حکومەت لە شەیە کاکە بابی یەک 10 دقە بەس بە 10 دقە تا تەوافەکە دەبەستێ 10 دقە ئەم بخۆم ئیشی بۆڕ دەکەم دەزانم بەساکە کووە بەس ئەو عەفرە لەوانە زۆری دەوێ بەخوای لەوانە 2 ڕۆژی دەوێ ئەتا دەبەستری ئەم نارم 2 ڕۆژ بابی یەک تەوافەی بینی تەوافەکە بە 10 دقە چارێگەشی لە دەبەستری بەڵێ پەیوەندیدار بەم پرسە قسەمان لەگەڵ بەڕێوبەری بەڕێوبەرایەتی ئاوی هەولێر کرد ڕابەر حوسێن تایبەت بەم پرسە گوتی کەوا بە زووترین کات تیمەکان دەنێرم بۆ چارەسەرکردنی کێشەکە و چاکردنی ئەو بۆڕی و ئەو قەفیزەی کەوا پێویستە بۆ ئەم بیرە بۆ ئەوەی هیچتر ئاوەکە بە فیڕۆ نەڕوات.